لا نوێمین یاریەکانی قۆناغی سێمی پاڵاوتنی جامی جیهانی 2026 لە کیشوەری ئاسیا و لە کۆمەڵەی دووەم هەڵبژاردەی عێراق لە یاریەکی گرنگ و چارە نووساس لەسەر یاریگای بەسڕەی نێودەوڵەتی میوانداری لە هەڵبژاردەی کۆریای باشوور دەکات. یاریەکە پێنجشەممە لە کاتژمێر 9:15 خولەکی شەو ئەنجام دەدرێت. هەڵبژاردەی عێراق 26 مانگی ڕابردوو لە بەسڕا لەژێر سەرپەرشتی ڕاهێنەری نوێ گراهام ئارنۆڵدی ئوسترالی دەستی بە مەشقەکانی کردو. لە یەکەمێکەی ڕاهێنان لە کۆیسی یاریزان 19 یاریزان بەشدار بوون. لە یەکە مەشقەکانی دیکەش یاریزانەکانی دیکە بەشداریان کرد. هەردوو یاریزانی کورد ئەیمان شێر و مارکۆ فەرەج دوایین یاریزان بوون پەیوەندیان بە مەشقەکان کرد. 2 ڕۆژبەر لە یاریەکە هەر یەکە لە موستەفا سەعدون و مۆنتەزر ماجد بەهۆی پێکانەوە لە تیپەکە دابڕاون. تەواوی یاریزانەکانی دیکە بۆ یاریەکە ئامادەن. هەڵبژاردەی کۆریای باشووریش بە ئامادەبوونی سەرجەمەستێرەکانی 2 ڕۆژبەر لە یاریەکە و دوای گەشتێکی درێژ و دا کاتژمێرمانەوە لە نێو فڕۆکە گەیشتنە بەسڕە و دوایین دوویەکەی مەشقیان لەسەر یاریگای فەیحا و یاریگای یاریەکە ئەنجامدا. لە ڕیزەکانی کۆریا تەنها گومان لە بەشداریکردنی لی کانگ ئینی یاریزانیانەی پاریس سان جێرمان دەکرێت بەهۆی هەبوونی پێکانەوە. یاریەکە بە چاوێکی گرنگەوە سیر دەکرێت چونکە کۆریای باشوور دەیەوێت لە ڕێگەی ئەم یاریەوە بە شێوەیەکی فەرمی سەرکەوتنی بۆ جامی جیهانی 2026 مسۆگەر بکات. کۆریا خاوەنی 16 خاڵە و لە پێشەنجی کۆمەڵەکەدایە. شێرەکانی ڕافیدەینیش دەیانەوێت بەو یاریە هیوای خۆیان بۆ سەرکەوتن بۆ مۆندیال بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دوای یاری بەرامبەر ئوردن یەکلا بکەنەوە. عێراق 12 خاڵی هەیە و لە خانەی سێمی ڕیزبەندیە. لە کۆنگرەی ڕۆژنامەوانی پێشیاریەکە گراهام ئارنۆڵدی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ڕایگەیاند یاریەکی 75 خولەکیمان ئەنجامدا و کەمپی مەشقمان کردووە. ئێستا یاریزانەکان بەباشی دەناسم و ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردەی کۆریای باشوور. هەروە ڕاهێنەرە ئوسترالیەکە وتیشی لەم کەمپی مەشقا ئەوەم بۆ دەرکەوت هەڵبژاردەی عێراق 180 خولەکی لە پێشە بۆ سەرکەوتن بۆ مۆندیال دەبێت بەباشی خۆمان بۆی ئامادە بکەین. جەلال حەسەنی گۆڵپارێزی هەڵبژاردەی عێراقیش لا کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا قسەی کرد و جەختی لەوە کردەوە کەمپێکی مەشقی نمونەیمان هەبوو بە سەرپەرشتی ئارنۆڵدی ڕاهێنەر هەماهەنگی نێوانمان زۆر بەهێزە. جەلال ئاماژەی بۆش کرد یاریەکە گرینگە ئێمەش وەک یاریزان ئامادەیەکی بەرزمان هەیە و هەمومان ئامادەکاریەکی تەواومان کردووە. مۆڕاڵمان بەرزە هەمیشە زەردەخەنە لەسەر دەموچاوی یاریزانەکانە. هەروەها وتیشی لاپەڕەیەکی نوێمان هەڵداوەتەوە 180 خولەکمان لە بەردەستە هیوادارین لە ئاستێکدا نمایش بکەین کە شایەنی توانەکانمان بێت. شێرەکانی ڕافیدەین بە درێسی سپی یاری دەکەن. کۆریای باشووریش بە درێسی سوور دەردەکەون. ناوبشوانی یابانی یوسۆکی ئاراکی و ستافەکەی یاریەکە بەڕێوە دەبن. هەڵبژاردەی عێراق لەگەڵ کۆریای باشوور لە مێژوودا 24 یاری ئەنجامداوە. 10 بردنەوە بۆ کۆریا بووە تەنها 2 بردنەوە بۆ عێراقیەکان بووە 12 جاریش یەکسان بوونە. حوسێن محەممەد کەناڵی پێام.